بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستەکانم سلامی خوا لە هەمووتان بێ لەم ماوانە لە ماسنجەر و لە تۆڕەکانی ئەنتەرنێت و هەموو بەرنامەکان وەکو ڤایبەر و واتسئاپ و ئەوانە شتێک بڵاو ئەبێتەوە نامەیەک ئەگا بە تۆ تایە نووسراوە فلانە کەس شێخ ئەحمەدە یان هەر کەسێکی ترە خەوێکی بینیوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند شتێکی وتووە لە خەوەکەیە پاشان هەڕەشەشی تایە لەو کەسانی کە ئەو نامەیە داوات لێکە ئەو نامەیە بڵاوکەیتەوە و هەڕەشەشی تایە بۆ ئەو کەسانی کە بڵاوی ناکەنەوە و باسی چەند کەسێکەکە کە بڵاویان نەکردێتەوە وایان بەسەرا هاتووە وایان بەسەرا هاتووە پاشان مژدەشدا بۆ کەسانی کە ئەو نامەیە بڵاوکەنەوە ئاوایان دەسەکەوێ خۆ ئەمەیان بۆکە ئەمەیان بۆکە لە ماوەیەکی دیاری کراوە و ئەڵێت هەر کەسێکیش بڵاوی کاتەوە وەکو فلان کەس چەند باسی دکتۆرێک و چەند کەسێکەکە کە شتیان دەستکەوتووە یعنی هەندێشتی دنیایان دەستکەوتووە لە ڕاستیە خۆشەویستەکانم ئەو نامە پڕۆپوچە دوورە لە بنەما سەرەکیەکانی ئیسلامەوە و لە دەستکردەی دژمنانی ئیسلامن بۆ ئەوەی مسلمانان بێئومێت کەن لە دینەکەیان تاوەکو مسلمانی وا هەیە کاتێک ئەوە بڵاوە کاتەوە دوای ماوەیەکی کەم کە ماوەیەکی دیاریکرا هیچی دەست ناکەوێت بێ ئومێ دەبێ وازانی خۆی لە ئەساسە کابرا وا ئەزانیمە ئاەت و حەدیثە بڵاوێ کاتەوە حتا تەنانەت خەڵکێ بۆ من ناردوێتی چەندین کەس بۆ من ئەیمێری ئەو نامەیە بۆ ئومێدەوە کە یعنی وەشتێکی باش ێزانێ کە ئەژزانێ من مەلام یعنی معنای وایە بە شتێکی باش ێزانێ بۆیە بڵاوێ کاتەوە کاتێک ئەوەی دەست ناکەوێت کە لە نامەکەیە هەیە معنای وایە بێ ئومێد ئەبێ هەروەها خەڵکانێکی تریش هەیە کاتێ بڵاوی ناکەنەوە هیچیان بەسەرا نایە ئەوانیش لە ڕاستیە وەکو بڵێ متمانیان نامێنێ بە وعد و پەیمانەکان کە لە قورئان و لە حەدیثە هاتووە بۆیە ئەو نامەیە لە ڕاستیە شتێکی پڕپوچە چەندین ساڵ باوەڕ بکەن 30 ساڵ پێش ئێستا من وەرەقە و کاتام ئادەواتی ئەنتەرنێت و مۆبایل و ئەمانە نەبوو بە وەرەقە بۆمان هاتوتە بەردەسم هەر عینەن شت و داوایان لێ کردوم کە 7 دانەی لێ بڵاوکەمەوە یان 10 دانەی لێ بڵاوکەمەوە بیرم نییە بزەبت ئەگیناگەر نیکەم ئەوەم تووشە بێ بیرم دی هەر لەو سەردەمەش پرسیار لە یەکێک لە ئیزاعینی ئیسلام پرسیار لە عالمێکی مفتیەکی سعودیە کریا لەو سەردەمەوە زام شێخ بن باز بوو کەەوە ئەو شتە ئەسڵی هەیە فەرمووی هیچ ئەسڵێکی نییە و دوورە لە حەقیقەتەوە و ئەو فەرمووی چەندین ساڵە ئەوە بڵاوە یعنی ئەو کاتەوتی چەندین ساڵە بڵاوە بۆیە ئینسانی مسلمان ئەبێت لەم شتانە خۆی بپارێزێ یعنی ئیسلام دینی خەیاڵات نییە دینی خەو ئەو شتانە نییە بە تایبەتی ئەم جۆرە خەوانە ئەم خەوە پڕوپوچانە بۆیە ئینسانی مسلمان ئەبێت نصیحەتی ئەو کەسە بکە کە بۆی ئەنێرێ و داوای لێ بکە جارێکی ترشتی وا بڵاو نکاتەوە تا تەکید نەکا چەندێک شەرعیە و دروستە والسلام عليكم ورحمة الله وبركاته.